إيران اهتمام بفل أدا فل اهتمام بكسي نادا حزبي هبه بەڵام شخصیەتێک دێنە و ڕێکا بە ڕەمزێک و حیزب و دەسەڵات و قەوم و قەڵەباڵغیشی بۆ دروست دەکات لای ئێمە مامۆستا عەلی باپیری وا لێ کرد و بەو شێوەش کارەکەن لەسەر ئەساسی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان زەعیفتر ببێت لە مەدای چەندین ساڵی ترە بە ئومێدی ئەوەی نەک مامۆستا عەلی باپیری بۆ مرەشەحکرد خۆی ئەو شتێکی واریدە بەڵام حەلەقەی دەوری مامۆستا عەلی باپیر کە ئێرانیزمەکانن ئەوانە هێنە پێشتر بە مامۆستا عەلی باپیریشی ناکەن ئیشەکان بەو ئەکەن لە سەرەتاوە مامۆستا عەلی باپیریان کرد بە پرد بۆ ئەوەی دەوروبەرەکەی بگرن ئەوەشە کە ئیبینین چۆن ئێستا هەم نەهزەکان هەم سەلەفیەکان هەموو لە دەوروبەر ڕۆشتون و خەتە ئێرانیزمەکە بە دەوری مامۆستا عەلی باپیرەوە بە قووەتوە ئێران چۆن نفوزی لە باشووری ئێمە دروست کرد یەکەم جار پەیوەندی لەگەڵ یەکێتی هەبوو لە کۆنەوە هەر هەیبوو ئەو کاتەی ئیمام خومەینی هێشتا لە پاریس بوو جەلال تاڵەبانی ئەم فواد مەعسوومەی بۆ نارد بە وەفد بۆ لایەن کە ئێمە ئامادەین لە خزمەتتان نابین پەیوەندی هەر هەبوو دوایش کە یارمەتی قاسملو و دیموکرات و کۆمەڵە و گروپەکانی تریاندا لە سنە و لەو شوێنانە کە ئێران هات و هەمووی مەفەح کردەوە هەمووی ڕادا یەکێتیار پەیوەندی هەر هەبوو بە ئێران دواییتر کە بزوتنەوەی ئیسلامی دروست بوون لەشکری ئیسلامی لە 82 دوای ڕابطەی ئیسلامی لە 85 بزوتنەوەی ئیسلامی لە 87 کە بوو بە ڕەقەم و نفوزێک ئێران بە قوتری کرد ئەم جارە بە بزوتنەوەی ئیسلامی لە یەکێتیدا تا یەکێتی هێنایەوە احتیوای کرد اینجا لە ناو خودی بزوتنەوەی ئیسلامیە خەتی مامۆستا عەلی باپیر باڵی ڕابطەکان یەکەم جار پێش ساڵی 91 باڵی ڕابطەکانی بە قووەتە کرد ئەویست بیان کاتۆ بە یەک بۆی دژی باڵی مامۆستا مەلا عوسمان و باڵی سەرکردایەتی بن چێش کرا بەواجهە مامۆستا عەلی باپیر کە گەنجێ بوو تازە پێگەیشت و خۆی ناسی بۆ قسەی ئەزانی و قسەیە کرد و خەڵکێک تەئیدیە کرد و ئەو مەلایەنەش چەپڵیان بۆ لێدا بۆی زیاتر بچێتە پێشتر ئەویان کردبوو بەواجهە خۆشیان پیان خراپ ناکرد لە سنەش دانیشت بوون لە باشووری کوردستانەوە بە خەتی مامۆستا عەلی باپیرە زیاتر پێشکەوت باڵی مامۆستا عەلی باپیری وردە گرتبوو یەکەم جار وەکو مامۆستا شێخ محەممەدی بەرزەنجی و مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و مامۆستا محەممەدی ڕازی و مامۆستا سەدیقی سەرگەتی و ڕەحمەت لەوانیان کە مردوون و کۆچی دواییان کرد ئەو باڵی وردە بە قووەتە کرد تا ئیتر وردە مامۆستا عەلی باپیریش وەکو گەنجە هاتە پێشەوە تا ئێستا ئیتر وردە دەوری ئەو نامێنە ئەنجا ئەوانەی ئێرانیزمەکانی دەوروبەری خۆی مامۆستا عەلی باپیری بە قووەت کرد بە هەندێک لە واجهاتی لە دەوروبەری خۆی کە ئێستا هەندێک ڕموزی ئەوانە لەگەڵی تڵاع لەگەڵ قەرارگان ئەنجا هەیان هەتا ئێستاش دەرناکەوێت وتەڵان من ئەشیان ناسم بە ناسین وەکو کەسایەتیان چەند کەسێک لەوانە کە دەرناکەون بەڵام تیجارەتی مامۆستا عەلی باپیر هەروانەی کەن خەتی پاراستنی ئیطلاعاتیەکە با بڵێن هی معلومات و مخابراتیەکە هەر ئەوانەی کەن لە سەردەمانەکە کاک مصلحی کرد کاک مصلح برای ڕوخسارخانە ڕەحمەتی خوای لێبێ خێزانی یەکەمی مامۆستا عەلی باپیر کاک مصلح ئێستا گۆڕانە کاک مصلح ئەوەندە دوورکەوتەوە لە مامۆستا عەلی باپیر کە دووریش کەوتەوە لە پرۆژەی ئیسلامیش بڕوای بە هیچی نەمێنێ و ئەسراری گەورەی مامۆستا عەلی باپیرش و ئەو فترانی کە هەمووی باسیش یەکەمەوە لای کاک مصلح ئەتوانە بە مجەلەد کتێبی لەسەر بنووسێ و ئەشتوانن هەموو کەسێکیش ئەتوانێت لێی بپرسێتەوە ئەگەر ڕاستگۆ نەبووم لە هەرچی شتێک کە وتومە بەرامبەر مامۆستا عەلی باپیر و ناوەکانیش بە عەمدەن ناڵێم ئێستا لەبەرەوە ئێران مامۆستا عەلی باپیری لە یەکەم ڕۆژەوە وەکو باڵندەیەکی خۆی بازێکی خۆی کەوێکی خۆی بۆ شەڕەکەوی خۆی ئامادە کرد پەروەردەی کردووە یارمەتی داوە چەکی داوەتێت تەدریبی پێ کردووە بە ئەفرادەکانی قووەت و نفوز و ئێستا شتێکی زۆر تەبیعیە کە دوو کەناڵی ئاسمانی سێ کەناڵی ناوچەی هەبێ لە کاتێکا کاک محەممەد حەکیمە ئێمە کرەی مەقەڕەکانمان پێ نادرێت ئەو زەمانە ڕۆی ئێستا ڕەقەمێکی کاریگەرترە چۆتە مەرحەلەیەکی ترەوە دوایەوەی بزوتنەوەی ئیسلامی نەما بۆیە گۆڕان تەزعیفەکە ئێران گۆڕان تەزعیفەکە لە بەرخاتوی کۆمەڵ بێتە سەروتر هەمان قسەکانی گۆڕان هەر بە کۆمەڵ ئەڵێتەوە یعنی کۆمەڵ و قسانە ئەڵێتەوە جناخۆ مەشروعەکەی ئەوەکو ئەو نییە سۆران عومەر دێنێ بۆی لەگەڵ عەلی حەمە ساڵحا دەرکەوێت بەڵام عەلی حەمە ساڵح بیرمەندێکی فکری سربەخۆی نیشتیمانیە سۆران عومەر ئیطلاعاتیە ئەلەم ئینتیخاباتەی ئەخیرە پیاوی مسلمانی ناو کۆمەڵ پێی ڕاگەیاندوومەتەوەڵێ
هەشت جنسیان دا بە منوتیان بڕۆ بەس دەنگ بدە بە سۆران عومەر بە تەزویر. ئێستا کۆمەڵەکان کە زۆر فەخر و شانازیەکەن بەوەی کە گوایە ئەوان سەرکەوتون و خۆشحاڵیشن بۆ یەکگرت و دەنجی کەم بۆ ئەمان دەنگیان لەو زۆرتر هێناوە کورسێکیان هێناوە لە 115 دەنگەکان بە تەزویر دراوە بە کۆمەڵی ئیسلامی. لەبەر تۆ نابێ وا حسابکەینەوەندە جێل بین وا بزانین سۆران عومەر وەکو عەلی حەمە ساڵحە. عەلی حەمە ساڵح هەڵقوڵاوی معاناتێکی ناو میلەتەکەیە وفعلا محاسبی ئومەتەکەی خەڵکەکەیە وواجهەی گەورەی گۆڕانیشە جێی احترامیشەتیە. بەس سۆران عومەر کابرایەکی مەجهول نا لە نەسەبی بەڵام کابرایەکی مەجهول لە ڕووی ئیسلامی و عەلمانی ئیطلاعات ئەو کاتی عملیاتی دڵیان بۆ کردەوە کردیشان بە پیاوی ئێران دواییش بە زۆر کردیان بەناو کۆمەڵی ئیسلامیە کە ئەبێ قبوڵت بێ. ئەژنا مامۆستا عەلی باپیر ئەویست وەکو سەحوفیە بەکاری بێنە دژی کاک ماکوان. مامۆستا عەلی باپیر و کۆمەڵ خەتی ئێرانیزمەکەن لە معادلەی ئیسلامی کوردستانی و جوزئێکیش بوون ئەم جارە ڕقەمێک بوون کۆمەڵ بۆی نەچنە بەرەی ئیسلاحەکەوە کە یەکگرتو بزوتنەوەی ئیسلامی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیتیا و دکتۆر خالید و ئەوانی تر ئەمان هەر چۆنێک تموحیان خستە بەردەستیان بەڵام ئێران نەیهێشبێنە ناو ئەم معادلێ بۆی ئەمان نەبن بە یەک جەبهەیە. شکۆ کاتە لە قازانجی ئەوان نایەتەوە لە قازانجی مەدرسە سونیە ئەهلی حەل و عەقدەکەی ئەهلی سونەت و جەماعەتەکە دێتەوە ئەو کات بۆیە تموحاتیشیان خستەوە بەردەستیان و بێخەم بن و ئێوە نابەزن سەرکەوتووە بن لە 115 سەوتەکانیشان بەم شێوەیە بۆ داون کەوا بوو ئێران کۆمەڵ خەتی ئێرانە لە معادلەی ئیسلامیەکانی باشووری کوردستانە. یەکەم جار بە خەتی مامۆستا بە خەتی ڕابیتە بە قووەتی کردنەوە خەتی ڕابیتەی بەرامبەر بە خەتی مامۆستا مەلا عوسمان دائەنایەوە هەرچەنە ئەیانزانی خۆ مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود و ڕەحمەتیانی تر ئەو بەڕێزانە خەتی سعودیە نەبوون بەڵام لەبەرەوەی دکتۆر فلێح سامەڕایی و چەند شخصیاتێکی تری زمانی پەنجاکان و شەستەکان یەکتریانە ناسی و لەگەڵم خانەوادە بەڕێزە مجاهیدەیە پەیوەندیان بە یەکەوە هەبوو. شێخ فلێح سامەڕاییش لەوێ لەگەڵ مەلیک فەیسەڵ و ئانە زمانێکی قەدیم پەیوەندیان هەر هەبوو ئەیوت ئێران ئەیوت ئەمانە نابن بە ڕەقەمی من بۆی ڕابیتەکانی گەورە کرد بە قووەتە کرد بە ڕابیتەکان تازەوە ڕەقەیان سوتا بوو. چۆن مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسیت 5 فیشێکی بەرکەوتو لەگەڵ پازدارانە وەختەکە چون هجومیان کرد بۆ دیموکرات هەر پازداریش لێیدا مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی کە بوو بە وەزیری عەدل لە حکوومەتی کۆسرەتە ئەوە فیشەکەشی بەرکەوت زستان بوو تەمومش بوونیان نەبینی پازدارەکان لێیاندا دوای هەر پازدارەکانیش بە پەلەپەل بەو بەفرا هێنایان خوا ڕەحمی پێکرد نەمرد. خەتی ڕابیتەکان ئەو ئێرانیزمە بوون دوای مامۆستا عەلی باپیر کە بە قووەت بوو بە خەتی مامۆستا عەلی باپیر کە 91 بوو هاتینەوە ئەمدی و دوایی مامۆستا عەلی باپیر خەتی تەنزیمی وەرگرت لەبەرەوەی نێتوانی خەتە عەسکەریەکە وەربگرێت بە تایبەتی دوایی تر کە دکتۆر ئیبراهیم بوو بە خەتی بڵێن مەسوولی مەکتەب عەسکەری ئێمەش ئەو کاتە لە 1495 گروپی ئیسلاحمان هەبوو لە ناو بزوتنەوەی ئیسلامی بۆ ئیسلاحکردنی ئەم دوو باڵی هەردوو مامۆستا عەلیە محاولەیەمان کرد پارسەنگێکی تیا بگرین ئەو کاتە قەرارگا نەیەتوانی مامۆستا عەلی باپیر جاکات و جاشی کردایەتەوە بە لە ناوچەکە خۆی بڕوە ناوچەکە عایدی سەرکردایەتی بوو بۆیە وردە وردە مامۆستا عەلی باپیریان بەم شێوەیە بە قووەتتر کردەوە دوای کە زانیان لەوە زیاتر بە قووەت نابێت چکە لە ڕووی تەنزیمی ئەوە مامۆستا عەلی باپیر نەیەتوانی فکر و خیتابێک داڕێژێ نەبەرامبەر یەکگرتووی قوتابیان بێ خوێندکارانی ئەوی دکتۆر ئازاد گەرمیانی دروستیان کرد لەگەڵ خاڵەکاوە و لەگەڵ ئەو مەجموعە برا بەڕێزانە نەبەرامبەر تەنزیمی ئەمە ژەیتوانی بوەستێتەوە هی ئیسلاح چکە لە سلەیمانی 6 ناوچەمان هەبوو هی تەنزیمی سیانی عایدی ئەمە بوو سیانی عایدی مامۆستا عەلی باپیر ئەوانەی ئێمەش هەموو چست و چالاک بوون بەرامبەر بەوان بەڵام وانیان و هەر ئینقلابەکە بکەن بەسەر مەڵبەندە بۆیە هەوڵانەدا کە باڵی مامۆستا عەلی باپیر بە قووەتکەن بە ناوی تەنزیم بە ناوی مامۆستا محەممەدی ڕازی فەترێک کرا بە تەنزیم نەیانەتوانی لەو حەجمە زیاتر نەیانەتوانی ئەم جارە چیان کرد هاتن نەهزەکانیان هێنایە ناوە نەهزەکانیان خستە باڵی مامۆستا عەلی باپیر بۆی زۆرتر بن زاڵ بن بەسەر بەرەی سەرکردایەتیە لە ئینقلابەکەی لەو کۆنفرانسەی ئەخیرا کە لە تەوێڵە گیرا
تەواو نەهزەکان تەلاقیان خواردوو کە لەگەڵ مامۆستا عەلی باپیر و ئەو قائیمەیە بن و ئەوان بوون بە زۆرینە بۆی تەرەفی ئەولا بکەوێ. ئەنجا کە بە قووەت بوون خۆیان ئەندامانی سەرکردایەتیان زۆرتر لەگەڵ بوو، ئێران تەشجیعی کردن بە فیتی نوریان کە مەسئولێکی قەرارگا بڕەبت بە ئاغا محەممەدی کە سکرتێری ڕەفسەنجانی بوو. بەو خەتەیە لە تەکیەکەی تەوێڵە نەک مزگەوتی گەورەکەنا لە خواروتر ئاغای نوریان لەگەڵ یانە دانیشت و کۆبوونەوەی کرد و کەیترە بگەنە نەتیجەیەوە کە جیا ببنەوە. و نەهزەکانیش بەرقەیاندا بە ئێران، ئێمە خۆمان بەرقەکەمان بینی، من لە خزمە مامۆستا مەلا عەلیا بووم لە ژوورەکە لە ئوتێلەکە، بەرقەکە کابرای ئێرانی هێناوتی ئاغا ئەوەتە ئەوانەی نەهزە هەموو ئیمزایان کردو کە ئێمە مامۆستا عەلی باپیر ئەمیرمانەبێ بەو ڕازی لەبەرەوە مەجای ئەوە نییە کە یەک بگرنەوە. تەوا ئەو ئینشقاقیان دروست کرد و پارەکەش جەلال تاڵبانی وتی من بە ئوسلوبی خۆی وتی کاکە من مدیری بانقم، ئێران ئەڵێ بیدە بەم عەلیە بەو عەلیەی دەم بۆ کەسە بە زۆڵێتی. طبعا بەرنامەکەش وا بوو ئیتیفاقیان کردبوو مسبقاً کە ئیدرە بە مامۆستا عەلی باپیر بۆی لە ڕووی مالیەوە احتیاجی نەبێ و مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی لەولا کە ئەو ڕابەر بوو دووەم ئەوان وردەوردە بپوچێنەوە و بەرەی مامۆستا عەلی باپیرش بە قووت بێ و خەتی ئێرانیزمەکە بە قووت ببێ، بەڵام بە نەهزەکان بە نەهزەکان بە قووت بوون کە ئێستا نەهزەکان بۆ خۆیان وەکو ئامێرێک بەکارهێنراون و فڕێدراونەتە دەرەوە. احترامم بۆ دین و ئیلتیزامەکەیان ناڵم وەکو پەڕۆ بەکاریان هێنان و فڕیاندانە ئەولاوە. دوایی لە زەمەنی دروستبوونەوەی جیهاد و ڕوحی جیهاد و بەرامبەر احتیلال و تەنزیماتی ئیسلامی و جەیشی ئیسلامی و قاعیدە و ئەوانی ترکە لە کوردستانیشان نفوزیان دروست کردبوو لە ناوچەی مسەلەسە سونیەکەوە کە ئاسان بوو هەموو بگەینە یەکتری، هاتن ئیستیفادەیان لە سەلەفیەکان کرد لە ناو بزوتنەوەی ئیسلامیە، لە ناو کۆمەڵی ئیسلامیە. مامۆستا دلێر، مەلا مەڕوان، کاک عەبدولباری، مامۆستا نەبەز، فڵان فیسار ئەمانیان هێنایە پێشەوە، هەمووی ئەهلی ئەوەشن کە لە پێشەوە پیاوی چاکن، پیاوی مسلمانن، پیاوی دڵسۆزن، سادقن، سەرڕاستن لەگەڵ دینەکە، بەڵام بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان لە جیهادیەکە بدەن و بمێنەوە لەگەڵ کۆمەڵە بالتالی ئێران ئیستیفادەکات. بۆیە دواییش مامۆستا دلێر برای کاک دڵشاد گەرمیانی یەکەم سەوتی هێنا لە کۆنفرانسەکان، بەڵام ئێستا لە هەموو کەسێک کەنار دراوترە، نایەڵە نەر دەرکەوێت. دوو جار دەرکەوت، جارێکیان بینیمان چوە بۆ لای باڤێڵ بە زۆر هێناویانە بۆی شەرعیەتێ بدا بە زیارەتەکەی باڤێڵ دوای 16 ئۆکتۆبەر، دوای ئەو خیانەتە گەورەی. ئەبینی اینجا مامۆستا مەڕوانیش، مەڕوان گەڵاڵی کە هی فراکسیۆنی کۆمەڵ بوو لە پەرلەمان، تەواو ئەو لاچوێسە سۆران عومەر لە شوێنێتی. حاجی بیلال ئەو فەزاحەتانەی لێ دەرکەوت، خەڵک لێی لە چەپڵەدا عەورەتی دەرکەوت، تەواو پێیان عەیب نەبوو، ئەوانی تر هاتوونەتە پێش. هەرچی ئەوەی کە حرەکە دەکا لەگەڵ مامۆستا عەلی باپیرە ئێرانیزمەکانی دەوروبەری، محەممەد حەکیم، حەسەن بابەکر، سەلیم کۆیی، کاک عەبدولستار کە ئینسانێکی پاک و سەرڕاستە باشە، بەڵام هەر لەگەڵ مامۆستا عەلی باپیرە هەرەو خەتەیە. ئەنجا کاک ئارام، کاوە پێنجوێنی، سۆران عومەر و حاجی بیلال و خەڵکانێکی تر، ئەمانەش دەرەکەونەوە وەک لەوەی نەهزەکان ئارام قادر مرتد بۆ ڕۆیشت، هەندێکی تر لەگەڵ ئەو ڕۆیشتون، هەندێکی تر ئەساسەن نەهاتن هەر بۆ ناو کۆمەڵ دانیشتن، هەندێک بە مەشغوڵ بوون بە پرۆژەی تیشک و بەرنامەیەکی تریان لەو بابەتانەی تر ئیشیان کریا سەر بەخۆک و دکتۆر فازڵ قەرداخی، هەندێکی تریش وەکو مامۆستا داراتەوە و لێ بڕاوەسە بۆ دکتۆرا وەرگرێ و وازی لە وەزارەت و لە تەشکیلاتەوە مشتێکی تر هێناوە. بۆیە ئێستا بینی ئێران نموذەجەکەی خۆی پێگەیاندووە، هێناونێتە پێشەوە وەکو قووەت و نفوس. اقتصادیان بە خێویانەکە لەگەڵ گۆڕانەکردنی بە هاوشان بۆی دژی بەرەی پارتی بن. ئەگەر گۆڕان ڕێکەوێ لەگەڵ پارتی، ئێران مەجبورە بێ کۆمەڵ بە زەعیفی نەهێڵێتەوە کات. ئەگەر گۆڕان و یەکێتی لەگەڵ پارتی اتیفاقکەن و حکومەت تەشکیلکەن، ئێرانیش و کۆمەڵیش مەجبورە بن باریشی کەنەوە هەموو قسانێک کە کردیانە بەرامبەر بە پارتی قوتی بدەنەوە، بێن بۆی لە خوارەوە، على الأقل فرێ نەدرێنە کەنارەوە، تەهمیش نەکرێن، بەشدار ببنەوە تایە. کەوابوو کۆمەڵ ژمارەی ئێرانە، ئێرانیزمە لە بزاوتی ئیسلامیەکانی باشووری کوردستان.
ئێمە ئەبێ ئەمە باش لە فکرمان بێ کە ئێران زۆر چاکتوانی باڵی ئێرانیزمەکان لای مامۆستا عەلی باپیر و پاشانەوانەی دەوروبەری بە قووەت کا دوای نەهزەکان بپوچێنێتەوە فڕیانداتە کەنار و هەندێکیان مرتد ببن و هەندێک کە دانیشن هەندێککە تەواو پارەی وەرگرتو و دانیشت هەندێکی تر هێشتا ڕقەمی ئێرانە لە بەغدا شەو ڕۆژ دیفاعکە لە ڕاتبی پێشمەرگە ئێمە بە تۆ چه علاقەیەکت لە ڕاتبی پێشمەرگە یعنی ئەوەندە شەریفی ئەوەندە مهمی بەڵام لە ژێر زەمینیش ئیتیفاقیان کردووە لەسەر ڕاتبی ئەفرادەکانی خۆیان بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم ئەوەندەم شت بەرامبەر مامۆستا عەلی باپیر نییە لە دڵمە حەقدم بەرامبەر هیچ کەسێکیان نییە هەمویان بە برای خۆ مەزانم بە مسلمانیان نەزانم دڵسۆزی شم بۆیان بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم مەسئولم لەم سوێندە لە دنیا و قیامەتە بەس ئەمە واقعەکەتانە برا هەندێک شت هەیە تۆ لە ناوەوەی عەقڵت پێ ناشکێ نایبینی کە دێ دەرەوە لەسەر گۆیژەوە سەیری سلەیمانیەکەی هەندێک شت زۆرتر نەبینی هەست بە گەورەی شارەکەکەی بەس تۆ لە کۆڵانێکی کانسکانە ئەگەڕێی تۆ لەکوێ سابونکەرانە بینی تۆ لەکوێ گەڕەکە تازەکان هەست پێەکەی تۆ لە هەولێر نەچیتە سەر قەڵات چۆن ئەم ئەترافانەی هەولێرە بینی کەسێک کە لە دەرەوە ئەبێ لە خارجی ئەو معادلانەی ئێوە ئەبێ ئەو کاتە زیاتر شت دەبینێ بە تایبەتی ئەگەر مێژووی نوێی ئەم حرەکەتانە بخوێنێت لە 79 ئێران هاتوتە پێشەوە چۆن بووە بە ڕقەمێکی گەورە لە ناوچەکە بەچی بووە بە احتیواکردنی ئەم خەڵکە بە لەتلەتکردنی ئەم ئەهلی سوننەتە